Veberiya Donald Trump operasyona îzolekirina aborî li dijî Îranê dest pê kiriye ku ji hêla Wezîrê Xezîneyê Scott Bessent ve wekû dîdê ya aborî hat binavkirin. Li aliyekî din ciyawaziyên navbera Amerîka û Kanadayê li ser mijara bacên bazirganî gihîştine asteke bilind. Ji bo bêhtir zanyarî niha li vê derê hevkarê me Ariş Salih li stûdyoyê me re ye. Dem baş Ariş, te ez bawerim te hinek agahî vê derbarê de komkirine çi dixwazî ji me re bibêjî? بەڵێ لە ڕاستیدا دوێنێ ئەوە دەستپێکی ئەو گوشارانە بوو ئەو گوشارە ئابوویانە بوو کە بە ناوی فەرمی ئۆپەراسیۆنی دوورخستنەوەی ئێران دەناسرێن. ئەو گوشارانە بوونە هۆیەوە کە لە ڕاستیدا زەختێکی زۆر بکەوێتە سەر ئێران و دۆناڵد ترامپ وەکەوەی ناوی بردکەکە ئەوە خنکاندنی ئێرانە لە ڕاستیدا. سکات بەسەنەتە و شتانی ڕاگەیاند و ئیدارەی ترامپ هەتا ئێستا هیچ شتێکی ڕان نەگەیاندووە وەکەوەی کە بڵێن ئەو تاکە یان ئەو لانیان ئەو حکوومەتە دراوە بۆ وێنە سزای خراوەتە سەر بەهۆی ئەو مێکانیزمانەوە. لەو پەیوەندیەدا من راپۆرتێکمان ئامادە کردووە کە ئێستا هاوکارانمان بڵاوی دەکەنەوە. با پێکەوە بیبینین راپۆرتەکە. ئیدارەی دۆناڵد ترامپ ئۆپەراسیۆنی دوورخستنەوەی ئابووری لە دژی ئێران دەست پێکردووە هەنگاوێکی نوێ کە سکات بەسەنت وەزیری خەزانەداری ئەمریکا بە دیدەی ئابووری ناوی دەبات. هەموو وڵاتێک و هەموو قەوارەیەک دەبێ ئامادە بن بۆ ڕوبەڕووبوونەوەی سزاکانی ئەمریکا و دەزانن کەس لەسەروی ئەمەوە نییە. ئێمە لێپرسینەوە لە هەموو لایەک دەکەین بۆ خنکاندنی ئابووری ئەم دەسەڵاتەی ئێران. ئامانجی سەرەکی ئەم ئۆپەراسیۆنە بریتیە لە بە شێوەیەکی سیستەماتیک زیاتر دابڕینی ئێران لە سیستەمی دارایی جیهانی و سنووردارکردنی ئەو سەرچاوە داهاتانەی کە تاران دەتوانێت بۆ پەرەپێدانی بەرنامە سەربازی و ناوەکیەکانی بەکاریان بهێنێت. بەڵام فشارەکە تەنها ئێران ناکاتە ئامانج. واشنگتن، حکوومەت، بانک، کۆمپانیا و دامەزراوە داراییەکانی دەرەوەی ئێرانی شاگەدار دەکاتەوە کە ئەگەر بەردەوام بن لە یارمەتیدان یان ئاسانکاری بۆ مامەڵە دارایی و بازرگانیەکانی تاران، ئەوە ئەگەری ئەوە هەیە ببنە ئامانجی سزاپلەدوەکانی ئەمریکا. ئەمەش دەتوانێت بۆ ئەو بانک و کۆمپانیانە مەترسی لە دەستانی دەستگەیشتن بە بازار و سیستەمی دارایی ئەمریکا دروست بکات. لە ڕووی استراتیژیەوە ئۆپەراسیۆنی دوورخستنەوەی ئابووری دەتوانرێت وەکو تەواوکردنی ئۆپەراسیۆنی تووڕەیی ئەفسانەیی سیر بکرێت. ئەگەر تووڕەیی ئەفسانەیی بەهێزی سەربازی تواناکان ئێرانی لاواز کرد، ئامانجی ئەم قۆناغا ئابووریە ئەوەیە تاران و سوپای پاسداران لە پارە تەکنۆلۆژیا و سەرچاوە پێویستەکان بێبەش بکات بۆ ئەوەی نەتوانن بە ئاسانی ئەو توانە سەربازی و ناوەکیان دووبارە بنیات بنێنەوە کە لە ئۆپەراسیۆنە سەربازیەکەدا لە دەستیاندا. هەتا ئێستا ئیدارەی ترامپ ڕای نەگەیاندووە کە وڵاتێک یان لایەنێک بەهۆی چەسپاندنی ئەو ئۆپەراسیۆنە سزا درابێت، بەڵام ئەوە لەوانەیە بگەڕێتەوە بۆ ئەوەی تازە دوێنێ ڕاگەیەندرا و چەند ڕۆژێک کات پێویستە تا کۆمپانیاکان دەست بکەن بە بەڕێوەبردننی. باش ئارەژ وەک ساڵها ئاماژەشی پێکرد بابەتێکی ترکە لە حکوومەتی ئەمریکاوە ئەمڕۆ زۆر جەختی لەسەر کراوەتەوە لەم ڕۆژانە پرسی باجە لەسەر هەندێک لە وڵاتەکان بە تایبەتی کانەدا. زانیاریەکانی لەسەرم بابەتە چی؟ بڵێن ناکۆکی بازرگانی نێوان ئەمریکا و کەنەدا دوای شکستێنانی گفتوگۆکانی دوو وڵات زیاتر تند بوونەتەوە. واشنگتن 50% باجی گومڕۆکی لەسەر نزیکەی 20 میلیارد دلار لە کاڵاکە لە کەنەداوە دێت داناوە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هەروەها ڕەشەی زیادکردنی باج لەسەر ئۆتۆمبیل و پارچەکانی ئۆتۆمبیلی کەنەدی کردووە. لە کاتێکدا ئۆتاوا دەڵێت باجی هاوشێوەی بۆ وەڵامدانەوە بە واشنگتن ئامادە کردووە. یەکێک لە خاڵە ناکۆکەکانی گفتوگۆکان پەیوەندی بە یاسا و ڕێساکانی پاراستنی زمانی فەڕەنسی و کەلتوری کەندا ئەو شوێنەوە هەبووە کە حکوومەتی مارککارنی ڕایگەاند لە گفتوگۆ بازرگانیەکان لە سازش لەسەر ئەو بابەتە ناکات. باشە ینی پەیوەندیە وان ئەوان بە کریزە ئابووری ناوێنە کەنەدا و ئەمریکای دەچیە. بەڵێ ساڵح پرسیارێکی جوانە لە ڕاستیدا کەنەدا هەندێک یاسا و ڕێسایی هەیە کە باس لەوە دەکات کە ئەگەر بێت و بۆ وێنە شتێک یا کاڵایەک بیەوێ بفرۆشرێت لەو ناوچانەی کە فەڕەنسی زوانن لە کە بکن بە تایبەت بۆ وێنە ئەبێت لیبڵەکانی پەکەیجینگەکانی هەمووی بە زمانی فەڕەنسیش لەسەریان بێت بۆ ئەوەی کە لە ڕاستیدا زمانی فەڕەنسی و کەلتوری فەڕەنسی زمانەکان لەو شوێنە پارێزراو بن. ئەمە هەندێک کێشە بۆ
ئەمریکا و کۆمپانی ئەمریکایەکان سازەکات لەبەرەوەی ئەوان خۆیان ئامادە نەکردووە بۆ ئەوەی کە بە زمانی فەڕەنسیش لەسەر پەکەیجەکان و لەسەر لێبڵەکان و ئەو بەستەکان بە زمانی فەڕەنسیش بنووسن بۆیە دەست ڕاگەیشتنی ئەوان بەو بازارانە تا ڕادەیەک هێواشەکاتەوە یان کەم دەکاتەوە بۆی ئەوان دەبێت بزانن کە ئایا تێچوەکانی قبولکەن یان لە بازارەکە گەڕێن هەرحاڵ درۆژین پێشتا وێنە بهتر زەڵال دەبێت بەر ئیرۆ ئەڤ شتێ نوت چێبوونە دەمێت پێشتەوەی بهتر زەڵال ببێت ڕاستە سپاس ئارش بۆ بازانیاریتە سپاس ئارش